بەناوی خدای گەورە و میهرەبان. دەزانین جەژنی قوربانە و گۆشتێکی زۆری قوربانیتان لە بۆ هاتیە و پلانێکی باشتان لە بۆی دانایە. بابێن باسی بکەین ئایا گۆشتی سوور سوودی هەیە بۆ تەندروستیمان یاخود زەرەری هەیە. گۆشتی سوور بریتیە لە گۆشتی گۆڵک، گۆشتی مانگا، گۆشتی مەڕ، گۆشتی برخ، کەواتە بە شێوەیەکی گشتی پێ دەڵێن گۆشتی ڕەشەوڵاغ، پێ دەڵێن گۆشتی سوور. سوودە تەندروستیەکانی گۆشتی سوور. یەکەم سەرچاوەیەکی زۆر گرنگی پرۆتیناتە. پرۆتیناتیش زۆر گرنگە لە بۆ پێکهاتەی ماسوولکەکانمان و هەروەها لە بۆ مێشک، لە بۆ خانەی لەشمان. هەروەها ڕێژەیەکی یەکجا زۆری مادەی ئاسنی تێدایە کە مادەی ئاسنیش زۆر گرنگە لە بۆ دروستبوونی خڕۆکە سۆرەکان. کەواتە ئەوانەی کەوا کەم گۆشتی سوور دەخۆن یاخود زیاتر ڕوەکینە ئەگەری توشببوونیان بە نەخۆشی کەم خوێنی زیاترە. هەروەها ڕێژەیەکی باشی ڤیتامین B12 تێدایە. ڤیتامین B12 بە هەمان شێوە زۆر گرنگە لە بۆ پێکهاتەی خڕۆکە سۆرەکان و هەروەها دروستبوونی خڕۆکە سۆرەکان و لە بۆ دەمارەکانی ئەعسابی لاق و هەروەها مێشکمان. بە هەمان شێوە ڕێژەیەکی باشی زینکی تێدایە. زینکیش لە بۆ تەندروستی پێست، لە بۆ تەندروستی کۆئەندامی هەرس، لە بۆ پرس، لە بۆ نینۆک زۆر گرنگە. ئەوە بە شێوەیەکی گشتی سوودە تەندروستیەکانی گۆشتی سوورن. بابێن باسی زیانەکانی گۆشتی سوور بکەین. ئایا گۆشتی سوور زیانی هەیە لە بۆ تەندروستی؟ ئایا چەند دەتوانین ڕۆژانە چەند گۆشتی سوور بخۆین یاخود هەفتانە چەند گۆشتی سوور بخۆین؟ بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی یاخود بە پێی کۆمەڵەی ئەمریکی لە بۆ نەخۆشیەکانی دڵ دیارییان کردیە هەفتانە 350 لە بۆ 500 گرام گۆشتی سوور دەتوانین بخۆین لە یەک هەفتەیەک. لە یەک هەفتە 350 لە بۆ 500 گرام گۆشتی سوور دەتوانین بخۆین. ئەگەر هاتوو لەو ڕێژەیە زیاتر خورا ئەوە ئەگەری توشبوون بە چاوری خوێن، هەروەها نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و هەروەها ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری دووەم و هەروەها توشبوون بە شێرپەنجەی کۆلۆن زیاتر دەبێت. بەڵام بە لێرە بێن باسی شتێک بکەین. ئایا گۆشتی سووری فرێش جیاوازی هەیە لەگەڵ گۆشتێکی کەوا هەڵگیراوە و دەستکاری کراوە و هەروەها قوتو کراوە؟ بڵێ جیاوازی زۆرە. ئەوانەی کەوا گۆشتی هەلگیراو دەخۆن کەوا گۆشتێکە وەکو باسترمەیە، وەکو هەمبەرگەرە، وەکو گەسە هەلگیرایە، بڕێکی زۆر لە خوێ و مەوادی حافیزەی تێکرایە کە ئەوانە ئەو گۆشت هەر کەسێک ئەو گۆشتە زیاتر دەخوا ئەوە ئەگەری توشبوون بە نەخۆشی دڵ و خوێنبەرەکان و نەخۆشی شەکرە و هەروەها شێرپەنجەی کۆلۆن زیاترە لەوانەی کەوا گۆشتی سووری فرێش دەخۆن. کەواتە گۆشتی سووری فرێش ئەگەر لەو ڕێژەیە کە دیاری کراوە بوو 350 گرام لەوە 500 گرام هەفتانە بخورێ کێشەیەکی بەو شێوەیە کێشەیەکی ئەوها تەندروستی گەورە دروست ناکات. و شتێک تریش هەیە زۆر گرنگە حەز دەکەم باسکەم کاتێک کە گۆشت دەخۆی گۆشتی سوور دەخۆی هەوڵدە بڕێکی باش لە سەوزە و میوە لەگەری بخۆ. نەک مەسەلەن با بڵێن بڕێکی کەم لە گۆشت و بڕێک زۆر لە نان و برنج و بپسی و ئەو شتانە لەگەری بخورێ، چونکە ئەوە وا دەکا سوودە تەندروستیەکانی گۆشتی سوور کەمتر کاتەوە و بەڵکو زیانەکانشی زیاتر بکە. و ئەگەر بێت و ئەو ئاەتی تەطبیق بکەین کولوا واشربوا ولا تسرفوا، ئەوە بە هیچ شێوەیەک تووشی هیچ کێشەیەک نابین، چونکە ئەگەر ئاویش زێدەڕۆیی تێدا بکەین ئاویش زۆر بخورێتەوە ئەوە زەرەری تەندروستی دەبێت نەک بەس گۆشت. بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.